لەبەتی ئەو کاتێکی وەردەکەمان پرینت دەکەین دەبینی وەکو خۆی دەرناچێت بە تایبەتی لێوارەکان یان لای سەرەوە یان لای خوارەوە بە تایبەتی دەبینی دەرناچی لە تەبعەکە بەڵام لە کۆمپیوتەر کە تەماشا دەکەین هیچ عیبی نییە تەنها لە پرینت دەرناچی لەگەرمان بن بە ئەو کێشەتان لۆ ڕوونکەینەوە بە یەکجار کۆتایی پێبین. سلااو من خەسرۆ حەسەن فەرمانبەر لە سەرۆکاتی زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر. بەخێر هاتن بۆ کەنالی خۆتان کەنالی ئاسۆی زانکۆ. لەگەڵمان بن بە بەرنامەیەکی دیکە لە مەجموعە فێرکاری بەرنامەی وۆرد 2019. زۆر جار هەیە ئەو شتەکە لە وۆرد دەیکەن کە دەچین پرینتی دەکەین دەبینی وەکو خۆی دەرنەچووە بە تایبەتی لێوارەکان لای خوارەوە زیاتر ڕوودەدا دەبینین دەرناچی یان بەشێک لە وۆردەکەمان کەمتر دەرچووە لە نووسینەکەمان ببورن. لەگەڵمان بن بە ناو خودی بەرنامەی وۆرد بتان ڕوونکەینەوە. ئاگادار بن ئەو کاتی کە ئێمە دێین لاپەرێکی سپی دەکەینەوە بلانک دۆکیومنت کە لاپەرێکی سپی دەکەینەوە ئەو لاپەرێکەمە هیتمان لاپەرێکی خاوە واتە هیچ شتێکی تەنزیماتی لەسەر نییە. ئەو شتێکی زۆر گرینگە ئێمە دەبی یەکەم جار ڕێکی بخەین دێن ناو تابی لەیاوت حتمما دەبی یەکەم جار ئەو شتێ بکەین. لێرە لە سایز ئەگەر تەماشا بکەن خۆی دیفۆڵتەکەی لەسەر لێتر لەگە A4 زۆر فەرق هەیە ئەمە چونکە لە لێرە قیاسی A4 بەکاردێن بۆ تابعەکانمان ئەوە حتمما دەبی لەسەر A4 دابنێن. ئەگەر A3 یان A5 هەر قیاسێکی دی هەیە دەبی یەکەم جار لێر اختیارکەن بەڵام بە زۆری ئمە لەسەر A4 دادنین کار بە A4 دەکەن دەبی لەسەر A4 دابنین. ئەگەر تەماشا بکەن لێرە لەتێر لە خوارەوە سایزەکە نووسراوە 21.59 سانتیم فی 27.94 سانتیم. ئەگەر لە ناو کۆمپیوتەری ئێوە ئەو سانتیمە ئەو قیاسانە دیار نییە ئێستا پێتان دەرم چی بکەن کە ئەو نووسینانە ئەو سانتیمە قیاسەکان دیار بن. دێی ناو فایل دەکەینەوە ناو ئۆپشن لە ئۆپشن دێنە ناو ئەدڤانس دیسپلەی دەبینەوە ئەوە دیسپلەی هێوە ئەگەر نیشان نادە ئەوە لەسەر ئینجە تەماشامەکە لەسەر ئینجبی نیشان نادە سایزەکان بەو شکلە بە ئینج نیشاندا بە سانتیم نیشان نادا. ئەوە لێرە دێی ناو ئۆپشن لای خۆتان ئەدڤانس ئەوە حتمما بیکەنە ناو بەشی دیسپلەی بیکەنە سانتیم. لێرە تەماشا دەکەی بە سانتیم پێمان دێت چکەمە کار بە سانتیم دەکەین باشتەوەی لەسەر سانتیمەتر بی. تەماشا بکەن لێتر سایزەکەی زۆر نزیکە لە A4 بەڵام A4 نییە هەر شتێک لێرە بنووسێ کە دەبێت تەبعی دەکەی دەبینی وەکو خۆی دەرناچێت بە تایبەتی لە لای خوارە زۆر جار هەیە دەرناچی لە پرینتەوە ئەو کێشێکی زۆر گەورەی لە زۆربەی جیهان دەبینم ئەو کێشان هەیە هەر نازان حەلیکەن دێن چ دەکەن نووسینەکان دەبن لای سەرەوە یان دەستکاری دەکەن کە ئەوە ڕێگاکی زۆر هەڵەیە خۆی ڕێگای علمیەکەی هەر ئەوەیەکەوە لەسەر A4 دابن. یەکەم جار ئەمەوە لەسەر A4 دادنین لەسەر A4 ماندانا ئێستا هەرچی لێرە بکەین هەرچی لێرە دەیبینین هەر ئەوها لە پرینتش دەرەچی. لە بەشی لێاوت ئەو شتانەیە کە زۆر گرینگە باس بکەین بەشی لێاوت سایزمان باس کرد زۆر ناچین ناو تەفاسیلەکە کە لێرە هەیە ئەمە زۆر باسی ئەو شتانە ناکەین دەتوان لێرە سایزەکان بە شێوەیەکی دەستی ڕێی بخێ و زۆر ناچینەوە تەفاسیلەکان. لێرە مارجینمان هەیە مارجین زۆر گرینگە دەبی باشی لێ بزانن مارجین چییە؟ مارجین تەماشا بکەن مەگەر نووسینێک بینێ ئێرە لۆ نمونە ئەو نووسینەماهینە تەماشا بکەن لێرەوە دەستی پێکرد لێرەش کۆتایی پێ هاتە خەتی خوارەوە لێرەش لۆ لای سەرەوەش کە دەبینن مەسافەیەکی بۆشایی هەیە لە هەموو لایەک بۆشایەکی خۆی هەیە ئەوە پێدەن مارجینەکان کە کلی لەسەر مێنو مارجین دەکەی ئەوەش عینەن بە سانتیمتر هەمووی باس کراوە ئەگەر لێرە بە سانتیم باس نکرابوو هەر ئەو شتێک تازە باسمان کە دەچن لە ناو ئۆپشن لە ئەدڤانس دیسپلەیەکەی دەکەنە سانتیمتر هەتا ئەو بە سانتیم نیشاندە پێمان درێ کە لە لای سەرەوە ئەوەندە بۆشاییمان هەیە لای خوارۆ 2.54 سانتیم بۆشاییمان هەیە لای چەپە ئەوەندە لای ڕاست لە هەمووی باس کراوە. ئەو مارجینە حەز ناکەم زۆر بە تەفاسیل باسی کەم بەلێتان تێک نەچی هەر ئەوەندێکە زۆر پێویستە بزانن ئەوەندە باس دەکەم. لە مارجین شتێکی دیکەمان هەیە لە ناو مارجین ئەگەر تەماشا بکەن لێرە ئەو علامەتمان هەیە کە ماوسەکەی لەسەر ڕادەگری بەو شکلی ماوسەکە دەبتە 2 سەهم کە پێکەوەیە ماوسەکە من جێکی باش نییە لە بۆیە ئەوەیە کە ئەوە هات ئەو نیشانەیە هات
ماوسەکەی دادەگری کلیکەکەت ببوورە تەماشا بکە ئەو کاتە دەتوانیت جێگەکەی بگۆڕی کە جێگەکەی دەگۆڕی تەماشا بکە نووسینەکەت لەگەوی بە زوومەکەم تۆزە گەورەترکەم باشە لەتان دیاربی ئەوها باشتر دیارە تەماشا بکە کە ئەوەی ڕادێشێشی بۆ شکلە تەماشا بکە مارجینەکەش یعنی بۆشایی تەنیشتەکان دەتوانین دەستکاری بکەی بە ئارزووی خۆت ئەو مارجینە هەروە لێرەش هەیە لە هەموو لایەک هەیە دەتوانین دەستکاری بکەی شتێکی دیکەش هەیە حەز دەکەم ئەوەی بزانن ئەگەر لێرە لای سەرەوە وەکو من ئەو خەتکێشەمان نییە لە بەشی ڤیۆ حتمما ئەو ڕوولێرەی سەحەکەی لێ بدان کە نییە لێرە خەتکێشەکەی نیشان نادا ئەو سەحەکەی لێدان بە خەتکێشەکەی ببینن بە نوعێکی دیکەش توانین مارجینەکان ببینن شێوازێکی جوانتر هەیە کە دەی ماوسەکە لێرە ڕادەگرێت وەکو خۆی ئەو علامەتە دێ دوگمەی ئالت لەسەر کیبۆردەکەی دادەگری دەست لەسەر پەنجە لەسەر دوگمەی ئالت دادنەی کە کار بە مارجین دەکەی بە سانتیمەتر پێ درێ بە سانتیم کە بۆشاییەکەن لە هەر لایەک چەند سانتیمە تەماشا بکە ئێستا 1 سانتیم 1.69 سانتیمەترە هەروەها لە هەموو لایەک نیشانماندا تەماشا بکە دەتوانین لێرەش عینەن کە یەکەم جار کلیک دەکەی ئەوجا ئالتەکەی دادەگرێت ئەوە تێگەشتێکی زۆر سادە و باش بوو لە مارجین لەوە زیاتر ناچینەوە تەفاسیلەکەی بالێتان تێک نەچی لە مارجین دیسان دەچین ناو بەشی لەیاوت ئەو شتانێکی زۆر گرنگە مارجین بوو باسمان کرد باشی سایزمان باس کرد بەشی ئۆریێنتیشن هەیە ئۆریێنتیشن لەبەوەی لێ تێبگەم بە ئەو سەفحەیە تۆزێک سایزەکەی بچووکەمەوە ئۆریێنتیشن ئەوەیە کە ئەو سەفحەیەمە ئایا لەسەر پانی بیان لەسەر درێژی بی ئێستا تەماشا بکە شکلەکەی خۆی زۆر وازەحە ئێستا لەسەر پانیە ئەوها لەسەر درێژیە ئیشی لەسەر دەکەی زۆر جار هەیە پێویست دەکا ئەو سەفحەیەمە بەو حالەتە دابنی ئەوەش باسی ئۆریێنتیشن بوو باشی کەلەم زمان هەیە کەلەمز زۆر جار لە کاتی نووسینی ڕۆژنامە و مەجەلەکان بەکارماندێ لەو بابەتانە بە سایزەکەی گەورەکەم بە باشی لێ تێبگەن تەماشا بکە ئەو کەلەمزە لێرە پێمان دەرێ وان یعنیمە یەک خەتمان هەیە بۆ نووسینەکان مەبەستمانەکە یەک ستونمان هەیە لێرە ئەگەر لەسەر تو دابنەی نووسینەکان با نووسینەکان تۆزە زیادکەم باشە لاتەن دیاربی تەماشا بکە هەرچی بنووسن لێرە بەو شکلە دابش دەبتە بە دوو باش ئەگەر بیکەمە سێ بە سێ بەش دابش دەبتە ئەو شتانە لە ناو ڕۆژنامەکان زۆر دەیبینن لە ناو ڕۆژنامە مەجەلەکان ئەو حالەتە زۆر هەیە هەروەها دەتوانن بینە ناو مۆر کەلەمز ئەو شتش هەیە لە ناو مۆر کەلەمز لێرەش دەتوانین تەماشا بکە وانمان هەیە تو هەیە چار هەیە لێرەش دەتوانین بە بەست خۆی لێرە تەماشا بکە ببرە سێ هەیە ئەوە لفت و ڕایتەکەی چەپ و ڕاستەکەیە لێرە دەتوانین بە ئارزوو خۆمان زیاتری بدەینێ مەسەڵەن 8 ستونماندانە کە لێرە نیشان دەدا لە هەمان کات نیشان دەدا کە چی لێدێ ئەوانش زۆر بە کورتی باس دەکەم زۆر ناچمەوە تەفاسیلەکەی ئەوە پانی ستونەکانە لۆ نمونە دێکەمە 2 سانتیم ئەوەش سپیسە سپیس یعنی بۆشایی ئەو سپیاتەکەی بۆشایەکەی بینی ئەو ستونانەیە دەتوان لۆ هەر ستونێک بە جیا بۆی دیاری بکەین بۆ شکلیە یەک شتی دی هەیە ئەوەش ئیکوال کاڵەممان هەیە لێرە ئەگە ئەو ئیکوال لێ بدەن هەموو ستونەکان بە یەکسانی دابش دەبی ئیکوالەکە ئەپلای تو ئەو ئەپلای تووە لێرە لە ئەگە تەماشا بکەن لێرە لە مارجینمان هەبوو لە سایزشمان هەبوو تەماشا بکەن ئەپلای تو لە کەلەمزمان هەیە ئەوە شتێکی زۆر باشە لێ تێبگەن زۆر سادەیە ئەمە هەر گۆڕانکاریکمان کردووە تا ئێستا لە سایز بوو ببوورە لە کەلەمز بوو لە سایز بوو لە مارجین بوو ئەگەر بێت و لێرە لەسەر وورد دوکیمنت بیتن کە ئۆکەی دەکەی ئەوە تەطبیق دەکرێتە سەر هەموو دۆکیمنتەکەمان کامل ئەو دۆکیمنتە ئەجا 100 لاپەڕەبی 50 لاپەڕەبی لەسەر هەموو تەطبیق دەکرێت بەڵام ئەگەر لەسەر دیسپۆینت دابنەی لەسەر دیسپۆینت کە دایدنەی
کەواتە لەسەر دیسپۆینتماندانە یعنی لەو لاپەرە بە دواوە تەطبیقیکە لاپەرەکانی پێشی خۆی تەطبیق ناکە هەرچیمان کردووە لەسەر لاپەرەکان پێشخۆی تەطبیق ناکات تەنها لەسەر دەرەی لەو لاپەرە بە دوا تەطبیقیکە تا ئەو شتانەی کە زۆر گرنگ بوو باسی بکەین لە بەشی لەیۆت کە کارەباش برا بەخێر هاتی کارەبا بەخێر ڕۆیشتی کارەبا هی کابرا ئەو بلا دکتۆرە لەو کوژاوە خەتای مشکەکەیە خەتای پشیلەکەیە خەتای پشیلەکەیە یاڵە زوو پێ بکەنەوە دەی با بچین ناو لاپتۆپەکەمان باوەندە بە تاریکی هەر کۆتاییەکە پێبینین ئەو شتانەی کە زۆر گرنگ بوو بۆ ئەوەی کە وۆردەکەمان کە ئەو شتەی دەنووسە لە کاتی پرینت وەکو خۆی دەربچی ئەو شتانە بوو کە زۆر گرنگ بوو لێ بزانن ئینشاڵڵا بەشەکان دیکەی وەرد زۆر بە تەفاسیل و بە جوانتان باس دەکەین زۆر سپاس کە لەگەڵمان بوون زۆر سپاس بۆ لایکە کۆمنتەکانتان ئینشاڵڵا لە بەرنامەی داهاتوو لەگە بابەتێکی تازێکە لەگەتان دەبین سپاس بۆ هاوکاریتان